ئەوتان لێبێت هاوڕێیان دوێنێ چەند پەیوەندیش تەلەفۆنیمان لەگە چەند بەرپرسێکی ئیداری و حزبی یەکێتی و حکوومەتی عێراق کرد کە لای من یعنی بەداخەوە دەڵێم ئەو ناوچانە خاچی کوردستانە، یعنی ناوچەی دابڕاو لە خاچی کوردستان باوا بڵێم لە کەرکووک باوی باز دەکرێ و خەبەرانەی بۆ من هاتووە ئەوڕۆ لە کەرکووک زۆر تەقیتەوە مۆزوعەکە بووتە باس و خواسی زۆربەی شوێنە گشتەکان و خەڵک زۆری پێ باشەوە بڕوا بکە من زۆر کورتە ڤیدیۆ و لایڤ و ئەوانە دەکەم هیچ بە ئەوەیەک بەقەت ئەوە نامم بۆ نەهاتووە کە دەمێ کۆمنتێک لەسەر ئەو ناما و شتانە بەگشتی بدەم کە بابەتێکی گرنگە و من لای من ینی بەڕاستی ئەمە دەبێ بچینە ناو قوڵایی کێشەکانی خەڵک کۆتایی بۆ بێن گەندەڵی و مافی مرۆڤ و ئازادی بیرڕا هەر خەباتمان لەوێ چڕ نەکەینەوە بچینە ناو ئازارەکانی خەڵکی کەش جگە لە ڕۆژنامە نووسان ئەو خەڵکە لەو ڕوانگەوە من ماوەیەکە دەستم پێ کردەوە بە تەلەفۆنادیش هاوڕێیان یعنی وەکو گوتم بڕوا بکەن هەر بەیانیان ئەمن هەرستم دەوی زارێزوو 56 نامەی بکەمەوە ئیتر ئەنواعی هەیە درێژە و هەیە بە سڵاوە دەمەوێت لێرە یەک سەرنج بدەم دوێنێ دیتان کۆمەڵێک دیدارمان کردیە بە تایبەتی ئەوەی بەرپرسی مەڵبەند کاگڕەوەند بەڕێزەوە گفتوگۆی کرد سەرنجیدا بەڵام تەحەدایەکی زۆر لاوازی کرد لەبەر ئەوەی ئەو تەحەدای ئەو دەکە کە ئەگەر هیچ کادیرێکیان نەیکردبی ئەوە هیچ هێزێکی سیاسی لە ئەوڕۆپاش ناتوانێت ئەو جورئەتەی بکاتن بڵێ ئەمە تەحەدا دەکەم کادیری ئێمە قەدری نەکردیە گەندەڵی نییە کاچی من لە ئەسکەندەناڤیە کە لە وڵاتە هەرە پێشکەوت و شەفافەکانە مەمە لێرەین سەرۆک حزب کادیر وا دەکە گەندەڵێکی لێ کەشف دەبێ بەڵام ڕسوا دەکرێ و دەردەکرێ لای ئێوە پێچوانەی ئێوە کەشفی دەکەن گەورەی دەکەن ینی وەمان لێ جاریوا دەڕین واسیان لێ بین گەورەتر دەگرێ ئەوە هەڵەیەکی گەورە بەسەر بەرپرسی مەڵبەندی یەکێتی تێپەڕی کە نەدەبایە تەحەدا بکات ئەوە ئەمڕۆ کاکەژار کامەڵا ببورن هەر کاکەژار کەرکووچی ئەڵێ تەحەدای دەکەم ئەگەر دەتوانیت وەرە ئەم بە دوکۆمنت و کەسەکە لەبەر دەستیانە و پارێزەریشە و کەسایەتێکی دیاریشە لە کەرکووک با بفەرمێ بزانن چەند ناو و چەند گەندەڵی مەسوولەکانی پێ دەڵێم خۆگە هەڵەیەک کە دەدرێتە دادگە لەبەر دەستیان ئەوە قادر نادر نییە 5,000 کیلۆمەتر لێیان دووربی هەرچیان پێ بڵێن نەتوان بڵێن هیچم لەگە بکەن ئەوە لەبەر دەستیانە بارەحاڵ من بێمەوە سەر دوو خاڵ یەک ئەو نامانەی بۆ من دێ زۆربەی هەرە زۆری ئاوایە بڕوا بکەن هاوڕێیان بەر لەوەی ئەو تەلەفۆنانە بکەم بە منیان گوت تەحەدا بکە ئێمە دەنگەکانمە ئەو کاتی دەتوانێت بگۆڕی یان ئەوتە بە خۆمان دێنە سەخت بەس دوای ئەو جاریوات دەچێت سەخت نەکرد لەو کەسەدام کەسەکان کە پاشەکشە دەکەن من تێناگەم ئەو هەموو ترسە لە پایچی من دەزانم ئەوانە ئەرهابینە خەڵک دەجیگرن مافیان هەرێکە گروپەشی میلیشیا و چەکداری خۆی هەیە ئەگە عەشیرەتێکی گەورە لە پشت نەبی هێزەکرد لە پشت نەبی ئەزانم چ زوڵمەک لەو خەڵکەی دەکەن والا ئێمە دەکەن بەو هەموو شتەی کە هەمانە خەت دەزانم چ دەکەن بەڵام لەگەڵ ئەوەش کاچی من ناکرێ جوتیاری کورت وەختی خۆی دەستە یەک بستە زەوی لە برای خۆی خین دەڕژە باشە چۆن دەکرێت ئەو هەموو زەوی و زارەتان لێداجی دەکرێت قسە ناکەن وەرە وەختی یعنی پارە بەقەر بدەیەکێک ئەگەر نەداتەوە دەبتە شەڕ کاکار بە ڕۆژ ژووناک بە دەفتەر بە پارچە زەوی گەورە بە دەیان مەسەلەن دەفتەرە دۆلار بە غەدر لە خەڵک وەردەچیرێ دەبێت سنوورێک دامدرێ من دەزانم ئەنگۆکو ئێمەتان پێ ناکرێ بەس ئەو هەموو ترسەش بەو حەجمە نییە ئەنی ئینسان بە هیچدان بڵێ هەموو ئەوانەی خۆ لەو کوردستانش خەڵکانێک هەندەنگ کەڵ دەبڕن من ناڵێم ئێوە شتان زۆر پێ دەکرێت بەس بەو حەجمەش نییە کاتێک پارچە زەویەکە لێ داگیر دەکرێت ئەخر ئەمن یعنی دەبینم کاکەم برای کوژرایە پارچە زەوی لێ داگیر کرایە خزمی لە ژۆرەیە دەرێت خوا ناومەدە دەوەرە تااقەتە تەبینە ئەو کەسە ئیش بکە قسەی بکە ناتوانم ناتوانم کەسێک ئامادە نەبی کە پارچە زەویەکی خۆی داگیر دەکرێت زانیاری دەداتە من برای شەهید بووە برای جیرایە شوم بزرێت کا ناومەدە یعنی ئەمن بێم شەڕ لۆ بکەم
خۆ بێ ئیشیە پارەی پێوەرەگرین سەر ئێشەی گەورەی لە دوو دێتن قەزدم ینی بەو شێوە نیە من ئەزانم ئەنگۆکو ئێمە دەنگتان ناگا و ڕۆژنامەنووس و میدیا و حزبێکیش جگە لە پارتی یەکێتی ناتوان تەحەدای ئەو دوو حزبە بکەن من لەوە باش زانم ئەوەی بە ئێمە دەکرێت بە هیچ حزبێک لە کوردستان بە هیچ میدیایەک ناکرێت لەبەر دەستیان بەڵام بەو شێوەش نییە کۆ دەیان کەس دەبینین لەناو بۆیە یعنی کاتێک دەبینم یەک ئەوە دەبی ئەڵێ وەڵای تکایە ناومەدە ئەوە یەک دوو هەمووی زانیاری دەداتێ دەرێ بڕۆ لە دوو بۆ بە خۆت بە دواتچون کە خۆمە بەڕاستی دەستگاکی گەورە نین فەردێکین لە دوای ئیش و کارەکان دێنگ دەکەوینە دوو خەمینگۆ یعنی ئەوەش منت نییە باوەڕی خۆمە باوەڕی خۆمە دەمێت دەست بگرین لەگە ئازاری گەلەکەمان ئەگەن ئەمە هیچ چێشەمان لەگە ئەو مەسئول و ئەوانی زۆربیان برادەرمان بەڵام دەمانەوێت و نیشتیمانەکەمان جوان بێ و دەزانین گۆڕانکاری خەباتی دەوێ وەختی دەوێ و ئەو مەسئولانەش تێبگەن ئەو ئەنتەریە لە کوردستان دەکەن چ لە ئەوروپا چ لە سۆسیال میدیا ئەوە دەیانکەینە گاڵتەزار بۆیە هەر یەکێک دێ دەرێت بە دوایدا بچوو کۆمەڵێک زانیاری و بەشێکیشان بەداخەوە چێشە شەخسیانەیە و بەشی زانیاریەکان نەڕاستە هەمووی یعنی ئەمە چ بکەم کاتێک بەرپرست دیوە بڵێ ئەرێوەڵا ئەو گەندەڵیە ڕاستە بەرپرست دیوە بڵێ ئەرێوەڵا من ئەو تاوانم کردیە نایەن کاکە تۆ پێی دەڵێ ئەو شتانە هەیە لەبەر چاوی هەر هەمووی خۆی پێ ئەوەیە وەرە بڕۆ لە مەسعود بارزانی و پاڤێلۆ دەست پێ بکە لەگەر مەسرور و هەموو مەسئولانە ئەوانە باس چاکسازی دەکەن لە کاتێکدا سەرچاوەی مافیابوون لەوانەوەیە ئاوەکە لە سەرچاوە پیسە بۆیە جۆگەلەکانیش وە بۆیە ینی وتێ مەگەن یعنی وا بەسیتە ئێمە ئەوە تەسی لە مزاقەت ئێمە دەکە کە کاتێک دەڵێن کاچی من ئەو شتانە هەیە دەڵێن نییە ئەوە مەسئولەکان دێن هەمووی نەفی دەکەن ڕاست نییە بەڵگەت چیە بەڵگە لەو سیستەمەش دیکتاتۆری قورسە بەڕاستی ئەوە ئەوروپا نییە کە دام و دەستگاکان شەفاوێ بچێ دائیرەشی بڵێ کاکە ئەو ئەوراقەم دێ و یان ئەگە شەقێک لێدرا پۆلیس هەبی و لە بۆ تو لە بۆ مەسئولەکەی لەوێ یاسای غابەیە من لەوە باش شێ دەگەم بۆیە بەڵگە لە چێ بینی یان چێ بەڵگە هەیە مەسرور بارزانی شەی سەردەشت تیرۆر کردیە چێ بەڵگەی یەکلاکەرەوەی هەیە کە کاوە گەرمیانی محمود سەنگاوی تیرۆری کردیە بەنمونە بەڵگە یەکلاک بەس هەموومان دەزانین چۆنە هەموومان دەزانین ینی دزیەکان چۆنە مەسئولەکان چۆن لە پڕێک دەبنە ملیۆنێر بەنمونە خۆ بە ئەوکان دەبێتن بەهەرحاڵ هاوڕێیان ببورن کەمە دەنجیشم تەواو نییە هاوڕێیان ما دوێنێ ئەومان باس کرد کۆمەڵێک زەرجەی دروست کردی بۆیە تکایە یعنی ئەوە بن ئەمن بۆ خۆم ناچمە هیچی تر ناچمە ناو هیچ کەیسێک ئەگەر کۆمەڵێک زانیاریەک لاکەرەوەم لە دەست نەبی پەیدی فەل قبوڵم ناتوانم وەربکرم ئەگە دوکۆمنت بی کاکم بە نازناوەک دێ دەرێ ئەو شتەیە باشە ئەمن تەسی لە مزاقەتی من دەگا تەسی لە بۆیە پەیجی فەل خەڵکانێک ئەگەر دایانەوێ کێشەکان ئەمە وعدیان پێدەین ئەو تا ئێستا دیتان یەک کەس ناوی کەشف نەبووە و ڕاز ناکەن بە وەتسئاپ ئەوە داوا لە ئێمە بکەن پێتان دەدەین ناتوان پارتی نەک پارتی وشێتی هەموو شەرق ئەسەد ناتوانانی جێ لە وەتسئاپ و ڤایبەرەوانە بگری لە زەمەنی ئێستا بۆیە دەتاندەینێ بە دەنگ وەرە وەبی ئەگەر شەرمەزار بین پێت بڵێن بریکاکەوەی بەس لە پەیدی فەل ماوەیەکی زۆر قبوڵم نییە وەرناگرم لەبەرەوەی کەس نازانی گەمەمان پێگە بەڵگەمان بدەنێ ئەوەی هەیە ئێستا کۆمەڵێک بەڵگەی ناو شورتەمان لۆ هاتیە مەحاکمی عێراقیمان لۆ هاتیە لەسەر مەسئولەکانی کەرکووک و هەندێک کەس بە ناوی خۆی بە دەنجی خۆی دێتە پێش کەمە دەستخۆشیان لێ دەکەین ئەوە بدەمە ئەمە قسەی پێ دەکەین دەنگتان دەگۆڕین کاچی من دەنگتان دەگۆڕین ئەوە ڤیدیۆی بڵاومان کردو و دەنگمان گۆڕیە بۆیە تکایە ئەگەر دەتوێت کەیسەکەت بستە پێش دەبێ هاریکاربی لەو نوقتەیە بەوەی جورئەتت زیاتر بی من ناڵێم خۆت کەشفکە بەس دەکرێ ناو وێنە خاکە خۆ پێتان دەکرێت کورتە ڤیدیۆ تەسویرکەن مۆبایلە بەدزی بگرن لە بۆ ئێمە بنێرن بەهەرحاڵ ئەوە خاڵێک دووش هەر کەسێک کە مولک و ماڵی خۆی داگیر کرایە برای شەید بووە تکایە بە من مەڵێ ئەگەر بە ناوی خۆی نێتە پێش ئەمنیش تااقەتم نیە ئەو شەڕە لەو بکەم سێ کاک ڕەوەند تەحەدای کرد من هەندێ ناویان بە من گوت هەرچەندە بە هیوان بتوانین لەگەر کاکەژار کاکەی ئەو دیدارە بکات
کاکەژار پارێزەرە و لە بەردۆستیانە بەڵام وتیان ئەو شتانەی پێ بڵێم کە من لەوە هەندێ نەهاتم لەوە هاتم کە ببینن یعنی ئەو ئازارەی هەیتم لە نامە بەڕاستی ئێستا سێ بەشم نەخینتەوە وەخت نییە وەخت ئێمە لە ئەوروپا ئیشەکەین ماڵوم ناڵمان هەیە کاتێکی کەممان هەیە هەمووش نامە ئیوا هەیە 20 دقەی دەوێت بەس جێ لە دەنگەکانی ڕابگری بە هەر حاڵ کاک جەمال مدیر بەلەدیەی کۆن کەرکووک ئەندام پەرلەمان و جێگر مەلبەند بوو لە چێ کاک ڕاوەند عەبدولکەریم سەرۆژ شارەوانی پێشووتری کەرکووک فەلاح بەزاز سەرۆژی دەستەی وەبەرهێنان عوسمان مدیر حساباتی پارێزگاری کەرکووک غەفور ساڵات جێگر مەلبەند غیابیان حکم درایە لەسەر حکم درایە کاکە هەندێ ناو ئەو خەڵکە برادێک لۆی ناردم کە جێی سیقەیە با پەلە بخیمەوە لە نزیک مەعمەل گوڵە بە ڕۆژەکە کابراایەک براکەشی شورتەیە ئەو عەقید فەرادە یعنی برایەکەی برادەری شتی ئەوجە 500,000 لێوە گرتیە لە چیە دوکانش 100 مەتری بەرامبەر شوراوەکەی یەکێتی دروست کردیە کاک نوعمان بەرامبەر ئاریان مۆڵە 6 وەرەقەیان وەرگرتیە ڕەفعەت 5 وەرەقە ئەوە کاک نازم لای لایفستی ڕێزێک دوکان دەوەرەقەی لێوەرگرە لە ساعەی تێران پشت قەبرستانەکە یوسف حەقی و دلۆڤان کەرکوچی ڕێزە دوکانشیان دروست کردیە 15 و 20 دوکانە دەفتەرە چەند وەزام لێوەرگیرایە خەتا بەڕەش مدیر شورتەی کۆن دنیایەک ئەرزی فرۆشتیە لە بەرامبەر ماڵەکەی خۆی پشت مەکتەب سیاسی دنیایەک زەوی فرۆشتیە تاهێر مزگەوتی چاڵۆ ببورن چاڵەکە ببورن مزگەوتی چاڵەکە شوراوە چییە ئەوەشکە تاهێر فەلاح سڵاح بەختیار ئەوانە وەزبەیەک ئەرزیان تەخت دەکەن وا خەریکە دەڵێن هەموو فەرعەکانیش دادەخەن خەڵکی دەرێ نازانم چێ بچی لە چێ شکاتیان لێ بکەی کاگەیات نازانم وڵای کردیە پێشەش وەرەقەیان لێوە گرتیە لە پێشەش دوکانی بەرامبەر لایفستیە کاک نوعمان ئەسواق زەیتونە چار ئەوەی خۆشە ئی کاک نوعمانی دوو قاتی دروست کردێت بازم 5 وەرەقەیان دایان لێوە گرتیە هەسای کردێت 4 قات گوتیان ئەوە دیت کە دەبی دەبڵ بدەیت دیس زۆربەی ئەو لە ڕەحیماوێ ئەو عەقید فەرهادەش ئەو کەتنانەی کردیە شێخ ڕەزای مەڵبەند بای 580 ملیۆن ڕوکنێکی بردیە یعنی ئەوە بەشەکە بڕوا بکەوە ئی دوو کەسی زیاتر لە 100 نامەم لۆ هاتیە کە سیچلەکی بەس ئەو شتانەی تێدایە باشە من هەموو دەوە دەکەم تویژدانتان خەڵکی کەرکووک لە کەرکووک هیچ نەعەدالەتیەکتان هیچ پارەوەرگرتنەک نییە تویژدانتان یەکێکەکان ئەو کادیرانەی هاوڕیان ئەمە هەر پۆستێک دەکەین لەسەر هەر مەسئول و حیزبێک بە لێشاو کۆیلەکانیان دێن کە بەشێکیان بە پارە دەیکەن بە شەند ئەوەی وەیە زۆر عیبە کورە لەو 20,000 دیناری دەی پەی شتێک دەنووسی یان دەزانم هەندێکیان ئەوامرە یعنی بڕوا بکە 2 کەس لەو مانگەی خەبەریان دایتە من هەر بە خۆشیان هاتنێ گوتیان درۆیە وچیان دەبی وا بکەین ئەگەنا دەردەکرێن بەڵام عیبە سوپایەک خەڵکتان دەینن بۆیە ئەوانەی کە کۆمێن دەنووسن زۆربەی هەرە زۆریان کادیر و خزم و ئەوەی ئەو حزبەنە هاوڕێیان هەرویستم ئەو سەرنجە بدەم بە هیواشم ئێمە بەردەوام ببینەوە کەیسە کاگاسۆ ئەڵمانی وعدیدایە دیدارێک بکە ئەگە کردی دکۆمنتی زیاتر پرسیاری زیاتر ڕوو بە ڕوو گفتوگویەکی مەدەنی و هێمنانە دەکەین بگەینە ڕاستی خۆ ئێمە ئەوانە کوڕی ئەو میلەتەن بە دز و مافیاکانیشەوە هەمووشمان کورد زمانی دەمانەوێ مەسئول بزانێ لە بۆی نییە هەموو شتێک بکە ئەگە یاسا نییە بەڵام ئەوڕۆ سوسیال میدیا لە یاسا کاریگەرترە ئەگەر ئەوانە حزبەکان لێ پێچینەوەی ناکە بەڵام ئەمە بۆ خۆمان دادگایەک لە بۆی ئەوانە دروست دەکەین ئەو باوکەیان مرد بگرن و بکوژن دڵنیاتان دەکەمەوە هێزی سوسیال میدیا خەڵکی ئازادی خواز زۆر بەهێزترا لە هەموو حزب و لە هەموو لایەن و لە هەموو میدیا و لە هەموو جەبەرەتی سوڵتەکانیان باشترین نمونە ئەوە ئەوروپا یەک بەرپرسناوێری جوڵە بکە ئەوە سوسیال میدیا سەدان میدیان هەیە بەقەت سوسیال میدیا تەسیریان لەسەر ڕووداوەکانیە هەروە دێ هاوڕێیان بەیەکەوە بەرەو کونیشتیمانێک بەرەو ڕسواکردنی
ئەو بەرپرسانە لەو نیشتیمان بەرەو جوانکردنی نیشتیمان بەرەو هەنگاونان لە بۆ پێشکەوتن و مۆدرنکردنی کوردستان ئەوە ئامانجی ئێمەیە لەو دوورە وڵاتە ئەگەر نامن چی شێشەمەیە جوانترین یاسای دنیا لەسەر من جێبەجێ دەکرێت بەڵام دەبێ ئەو بەرپرسە ئەنتەرانەی کە ئازاری ئەو خەڵکە هەژارە دەدەن ئەبێ ڕسوا بکرێن هەر کەس و هەر حیزبێک بێت کاتە چ خۆش